بەناوی خی گەورە و میێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵین کام ڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ بە هیوای ئەوەی کە تاوای بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوە عزیز و خۆشەویست بێت و بە دڵ و دەروونێکی ئارام و تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. زۆر سپاس ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی میهرەبانتان لێبێت بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ دوو بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون کە گرنگن پەیوەستن بە ڕۆژەوە. بابەتی یەکەمیان ڕێکخراوی دیێچاردی ڕێکخراوێکی تایبەتە بە مافەکانی مرۆڤ و ئازادی و دیموکراسی راپۆرتێکی دوێنێ بڵاو کردەوە لەسەر گیراوانی بادینان. بۆ ئەمڕۆ لە تۆری یەکەمی پەیامی ڕۆژدا قسە لەسەرەوە دەکەین بزانین ڕێکخراوی دیێچاردی کە ساڵانە راپۆرتی تایبەتی با پێشەلکارە یاسایەکان هەیە بزانین ئەو پێشەلکارە یاسایانە کامانن کە ئەم راپۆرتە ئەم ڕێکخراوە بڵاوی کردوتۆ راپۆرتێکە چکۆم ڕێکخراوە دەوری باڵای هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوەدا کە پێوەستن بە مافەکانی مرۆڤەوە. تەوەری دووەمان قسە لەسەرەوە دەکەین کە دوێنێ هەڵمەتێک ڕاگەێنرا لەسەر ئەوەی کە کۆنتترۆلکردنی میدیای نوێ کە بەکاردێنرێ بۆ بڵاوکردنەوەی گرتەی ڤیددیۆی کەسی تایبەت بۆی کە ئەو کەسە ملکەت بکەن بە کاری سیاسی یاخۆت بازرگانی کامەش زیاتر دەستگا هەواڵگریەکان لە پشتین یاخۆت بەرپرسانی باڵای حزبەکان لە پشتین و پارەیەکی زۆر لەم ڕێگەیە سەرف دەکرێت خەڵکێکی زۆر بەکاردێنرێت کە هەندێک بە دووەداچوونمان بۆ کردووە کە دوێنێ لا سنتەری میترۆ کۆنگرەیەکی ڕۆژنەمانی لەسەرم پرسە ڕاگەێنرا کە ئەمە پرسێکی کۆمەڵایەتی سیاسی تایبەتی مەترسیدارە کە دەستەری هەڵداوە لە کۆمەڵگەی ئێمەدا بۆی قسە لەسەرەوە دەکەین بزانین ئەم هەڵمەتە کە دوێنێ ڕاگەێنراوە چیان لە دەستێ و چۆن نەتوانن ئەم پرسە کۆنتترۆل بکەن. بەڵە بەرزان لەگەڵەمانشدا کۆمەڵێک بڕگە و هەروەها ڤیتی و زانیاریمان دەبێت سەرتاش دەچینە لای بڕگەی کەشەوە فەرمونون با پێکەوە بینەری ئەو بڕگەی. بەڵازیزان لا تەوەری یەکەمدا قسە لەسەرەوە پێشێلکارە یاسایانە دەکەین کە بەرامبەر با گیراوانی بادینان کراوە. ڕێکخراوی دیێچاردی کە ڕێکخراوێکە ساڵانەوە لە پرسە تایبەتەکاندا راپۆرتی تایبەتی خۆی لەسەر پێشێلکارە یاسایەکان بڵاو دەکاتەوە کە دوێنێ راپۆرتێکی دیکەی لەسەر پێشێلکارە یاسایەکان بەرامبەر با گیراوانی بادینان بڵاو کردوێتەوە. لەسەرم پرسە ئێستا لێرە میوانداری زۆر بەڕێز کاردۆ ڕەزا پارێزەر و ئەندامی ڕێکخراوی دیێچاردیمان کردووە کا کاردۆ بەخێر بێت. زۆر سپاسانەکەم دەستان خۆش سپاس. راپۆرتی دوێنێتان یەکەم بابەت بوو کە لەسەر گیراوانی بادینان بڵاوتان کردەوە یاخود بابەتی دیکەتان هەبووە و ئایا پێشێلکارە یاسایەکان چین؟ ڕاستێکی هەروەکو بەڕێز ئاماژەت پێدا ئێمە ڕێکخراوی دیێچاردی لە ساڵی 2002 دامەزراوە ئەو خەمانەی کە خەمی ڕێکخراوەکەمان بۆ بە خەمی خۆمان زانیوە سەروەربوونی یاسا سەر بەخۆبوونی دەسەڵاتی دادوەری و هەروەها لەپاڵ ئەوەشدا کە هەدەفی سەرەکیمان بۆ لەم ڕێگایانەوە پێ بگەین پاراستنی مافەکانی مرۆڤ و بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ بووە. ئێمە ساڵانە چەندین راپۆرتمان هەبووە لەسەر سەروەری یاسار پرۆژەیەکمان هەبوو بە نای پاڵپشتی دەسەڵاتی دادوەری ئەو پێشێلکاریانی تیا بڵاو کراوەتەوە کە لە ناو دادگاکانە بڵێن ممارەسە کراوە
12 راپۆرتمان هەبووە ساڵانە ئەمە 2 ساڵە پرۆژەکە وەکو پرۆژە وەستاوە بەڵام وەکو کارکردن نەوەستاوین ئێمە لەسەر ئەو پێشێلکاریانەی کە دەکرێت لە ناو دادگاکانە بێت لە مەراکزی شوڕتەیە بێ راپۆرتی خۆمان هەبووە ئەم راپۆرتێکی یاسایی تەواو بەحتی دوور لە هەموو تێڕوانینێکی سیاسیە لەسەر دۆسیی دەستگیرکراوانی بادینان لە ڕێی ئەم راپۆرتەوە توانیتانە چی بکەن ئایا ئەتوانین ینی گەشتبن بۆی کە بگەنە ئامانجە شتێک بۆ ئەم گیراوانە وڵایی خۆی ئیشی ڕێکخراوەکان معلومی لا جەنابتانە ئیشی ڕێکخراوەکان بڵاوکردنەوەی راپۆرتەیە تر دوای ئەوەکە ئەوەی کە ئەبێت بە ئەرکی سەرەکی دام و دەستگا بەرپرسەکانە ئەوانەی کە لەگەڵ ئەم کەیسانەیە تەعاملەکەن بە دوواداچوون بۆ راپۆرتەکەی ئێمە بکەن تا چەندێک ڕنگدانەوەی راپۆرتەکەی ئێمە دوای ئەم بڵاوکردنەوەی ئەوان لە بڕیارەکانە پشتی پێ ئەبەستن تا چەند لە بەرچاو ئەگیرێت زۆر باش کاکردون لە ماوەی ئەم دووسێ مانگی ڕابردوودا زۆر وتراوە لەسەرەوەی گیراوانی بادینان لەوەی پێشێلکاری یاساییان بەرامبەر کراوە بەڵام ڕەنگە هەندێکیان یا خەڵکێک لە چاوێکی سیاسی و دیدی سیاسیەوە سەیری ئەو ڕەخنانەوە ئەو پێشێلکاریانی کردبێت کە خراونەتە ڕوو دەبێت بزانم ڕێکخراوی دیە چاردی پێشێلکاریەکان کامانن کە دوێنێ بڵاوی کردوونەتەوە بەرامبەر بە گیراوانی بادینان ڕاستێکەی قسەکەی جەنابەت زۆر تەواوە بە 3 تەوەر ئیش لەسەر ئەم کەیسە کراوە ئاین تەوەرێکیان لەو چاوەوە سەیری کردووە کە ئەمانە بەڵێ تیرۆریستن و ئەبێ حکم بدرێن و بۆ شێوێ تەعاملیان لەگەڵا بکرێ تەوەرێکی تریان بەو شێوەیە سەیری کردووە نەخێر ئەمانە لە ئەساسەوە ئەوایە بە گیرانایە و تەعاملێکی وایان لەگەڵا نەکرایە تەوەرێکی تریان بەداخەوە لایەنێکی تر کە بۆ مەرامی سیاسی بەکارهێنراوە بەداخەوە لە دوای نەوەیەکەوە ئێمە کە کێشەی سیاسی لە کوردستانە دروست بووە ئەو شتە وردە ینی پەرەی سندووە کە بە تایبەتی لە ئێستاە وای لێ هاتووە ینی لە ناو ڕاگەیانەکانی خۆیان ڕەنگی داوەتەوە لە ناو یاسایەکانی ڕەنگی داوەتەوە زۆر جار بابەتی یاسایی بەکارەهێنرێت بۆ دژایەتیکردنی یەکتری و ئەم بابەتی کەیسی دەستگیرکراوانی بادینانش بەدەر نەبووە لەوەی کە لایەنێکی سیاسیوە لەلایەن چەند لایەنێکی سیاسیەوە بۆ مەرامی سیاسی بەکاربهێنرێکە لە کۆتاییە زەرەر و زیانی بۆ خودی کەیسەکە و بۆ خودی دەستگیرکراوانە بووە ئەو راپۆرتەی ئێمە کە کردومانە ئاماژە راپۆرتەکە شیکاریەکی وردی یاساییە وەکو ئاماژەم بێت دوور لە تێڕوانینێکی سیاسی هەڵسەنگاندنی ڕێکارە یاسایەکان کە لە دۆسیەکە تا گیراوەتە بەر خستنە ڕووی دەقا یاسایەکانە و هەروەها ئەو بنەما و پاڵپشتە یاسانەی کە پشتی پێبەسراوە لە دۆسیەکەدا کەواتە گەر بچینە ناوڕۆکی بابەتەکە خۆیەوە بۆ نمونە دەوترێ پێش سزادانیان سەرۆکی حکوومەت قسەی لەسەر کردوون یاخۆ دوای سزادانیان گرتەی ڤیددیۆیی لە میدیاکانە بڵاو بۆتەوە دانپێدانانیان هەیە لە کاتێکە لە دوای سزادانیان ئایا ئێوە قسەتان لەسەرم پرسانە چییە؟ ئەوەی ڕاستەکەی ئێمە قسەمان لەسەر کرد دوای ئەتوانم راپۆرتەکە بدان دەمێت چونکە راپۆرتەکە بەڕاستی ئەگە لێرەیە باسی بکەین لەوە چ بە بەرنمەیەکی دوو کاتژمێریش کۆتایینێت لەبەرەوەی نۆ لاپەڕەیە ئەوەی بەداخەوە ئێمە ئەوانەی کە خستومانەتە ڕوو سەررجەمیان یا پێشێلکارین بەرامبەریان کراوە یا شتێکە ئەوایە بکرایان نەکراوە هەی مافێک بووە ئەوایە پێیان بدرا پێیان نەدراوە ئێمە لە راپۆرتەکە بەڕاستی ئەوەی کە لە بەردەستمان نابووە کۆمەڵە سەرچاوە بۆ پشتمان پێبێستووە یعنی ئەم راپۆرتە شتێک نەبووە لە خۆمانەوە هاتبین کۆمەڵی خاڵمان ڕیز کرد بێ راپۆرتەکە پشتمان بەستووە بە بڕیاری دادگای تاوانەکانی دوو لە هەولێر کە دەرچووە لە ڕۆژی 16 2021 و هەروەها ئەو وتانەی کە لە زاری کەسوکاری دەستگیرکراوەکان و لە زاری پارێزەرانی دەستگیرکراوەکانەوە دەرچووە و ئەو لایحەی بەرگریەی کە پارێزەرەکان پێشکەشیان کرۆ بۆ دادگای بەڕێز و ئەو لایحەی پێداچوونەوەی کە پارێزەرەکان پێشکەشیان کردووە مەبەستم ئەوەیە بڵێم سەرچاوەکانی ئێمە ئەمانن ینی بەداخەوە هەندێک زانیاری تر لە بەردەستانە بووە کە ڕێگری یاسایی و ڕێگری تەکنیکی هەبوو بۆ ئەوی ئێمە بەدەستی بنین کە ئەگە بەدەستمانەوە وایە لەوە ئەچێ بمانتوانایە هەندێک وردەکاری زیاتر لەسەر دۆسیەکە بەڵام ئەوەی کە ئێمە بەپێی ئەو سەرچاوانەی لە بەردەستمان نبووە کۆمەڵە خاڵمان ڕیز کردووە وەکو پێشێلکاری کە بەرامبەریان کراوە دواتر من ئەتوانم نوسخێک لە راپۆرتەکەتان بمێ باسی ڕێگریت کرد ئەو ڕێگریانە چی بوون کە نەتانتوانی زانیاری تەواوەت هەنێ ڕێگری هەیە ڕێگری یاساییە بۆ نمونە ئێمە صفەتی ئەوەمان نییە وەکو پارێزەر بچین ئیطلاع لەسەر دۆسیەکە بکەین ینی پارێزەری کەیسەکە نەبووین وەکو ڕێکخراویش ناتوانێت وەکو ڕێکخراویش بەداخەوە نەمانتوانیوە
دەستمان بک بە دۆسیەکە و لەوەشە چێوەکو دادگا مافی خۆی بێنێڵێ هەموو ڕێکخراوێک بەڵام ئێمە نەمانتوانێت دەستمان پێ بگە. ئێوە تا چەند گەشت بین بەم راپۆرتتان کە بتوان لە ڕێگەی ئەم راپۆرتەوە شتێک بکەن ینی بتوانن مافێک بۆ ئەم دەستگیرکراوانە بگەڕێنەوە؟ وەڵایی ڕاستیەکەی ئێمە وەکو خۆمان کە ئەم راپۆرتەمان کردووە گەشتبینین بەوەی کە کارێک بکرێت بەڕاستی کە پارێزگاری بکات لە سومعی هەرێمی کوردستان، پارێزگاری بکات لە بنەماکانی سەروەری یاسا، پارێزگاری بکات لە پاراستنی شکۆی مرۆڤ لەم هەرێمەدا بەڕاستی ئەوەی کە خەم و هەمی ئێمەیە سەرەکی ترین خەمی ئێمە پاراستنی شکۆی مرۆڤە لەم هەرێمەدا چ لە ڕووی یاسایەوە چ لە ڕووی سیاسیەوە. زۆر باشە کاکردو. ئێستا دۆسی گیرانی بادینان ئەوانەی کە سزادراون لە بەردەم دادگای تەمیزدان تێدا هەڵچوونەوە. ئایا پێم وایە ئێمە دوایین مەرحەلەیە لە ناو یاسای ئیدی بەرپرسیارەتی هەڵگرێت؟ ئەگەر دادگا لە قۆناغی یەکەمدا کە سزاکەی بەسەردا سەپاندوون پێشلکاری یاساییان کردی بێت چاوەڕوانی ئێوە بەپی ئەو بەڵگانەی کە هەن بەڵگەی یاسایی حاشاڵ نەگرن چییە لە دادگاتی هەڵچوونەوە؟ واتە ئەگەر ئێوە باوەڕتان وایە ئەم پێشلکاریانە کراون ئەگەر نەکرانایە ئێستا سزای ئەمانە چین؟ ئازادیە، سزاکەیان کەمترە، داوای لێبوردنە لێیان چییە؟ ڕاستەکەی وەکو من ئاماژەم پێدا ئێمە دۆسیەکە لە نزیکەوە نەمان بینەوە، یعنی هەر بڕیارێک لە باتی دادگا ئێمە بیدەین بەڕاستی وەکو خۆم وەکو ڕێکخراویش بە بڕیارێکی لۆژیکی نازانین لەبەر چی لەبەر ئەوەی کە تۆ ئەوراقەکەش لە بەردەستانە بێت هەندێک معلومات هەیە لەو ئەچێت تۆ نەزانین لە خۆمان و بڕیارێ بین بەسەریا بەڵام ئەوەی کە ئێمە بەدەستمان هاتووە بەدەستمان گەیشتووە لە ئەنجامی ئەو سەرچانەی ئاماژەم پێکرد کۆمەڵێ پێشلکاری زەقی یاسایی تایە بەداخەوە یعنی کە ئەم پێشلکاریانەی تیا بوو بۆ نمونە نەبوونی پارێزەر، یعنی پارێزەریان هەبووە بەڵام ڕێگەیان نەداوە لە سەرەتای لێکۆڵینەوە لەگەڵیان نابن کە ئەمە پێشلکارێکی زەقی یاساییە کە بەپێی مادەی 19 دەستور ئاماژەی پێداوە کە هەر کەسێک دەستگیرەکرێت ئەبێ ینی حەقی دیفاع حەقێکی پیرۆزە ئەبێ بۆ هەموو کەسێک پارێزراو بێ. هەروەها لە قانونی ژمارە 22 ساڵی 2023 بە هەمان شێوە ئاماژەی پێیاوە مادەی 14 فەقەرە 3 لە پەیماننامەی مافە سیاسی و مەدەنیەکان کە ڕێکەوتن نامەیە کە عێراق لە ساڵی 1976ەوە ینی ئینزمامی کردو بۆ ئەو ڕێکەوتن نامەیە بەپێی ئەو ڕێکەوتن نامەیە هەر کەسێک دەستگیرەکرێت لە سەرەتای دەستگیرکردنەوە مافی ئەوەی هەیە کە پارێزەری هەبێ بەداخەوە ئەو وتانەی کە لە پارێزەرەکانیان و گەشتۆ بە ئێمە یاخود ئەو پەیوەندیانەی کە ئێمە لەگەڵ پارێزەرەکانیان ناکردومانە لە سەرەتای لێکۆڵینەوە ڕێگەیان نەیە و پارێزەرەکانیان بیبینن بەداخەوە کە ئەمە پێشلکارێکی زەقی یاساییە. هەروەها بوونی ئەشکەنجە و هەڕەشە کە خۆیان ئاماژیان پێکردوە خۆیان بانگەشیان کردووە کە ئەشکەنجە دراون هەڕەشیان لێکراوە لە ژێر زەخت و زۆرە ئەم ئیفادەیان لێ وەرگیراوە کە ئەمەش پێچەوانەی سەررجەم ڕێکەوتن نامە و پەیمان نامە و حتا یاسا ناخۆیەکانی شکاکە ئێمە لە دەستوری عێراقی ساڵی 2005 مادەی 30 بەڕوونی ئاماژەی پێکراوە سەررجەم ئەشکەنجە و زۆر لێکردن و زەخت لێکردنێ بە هەموو شێوەیە قەدەغەیە. ڕاستیەکەی ئێمە ڕاستی و دروستی ئەو بانگەشەی کە ئەوان کردویانە ئەوە ئەبوایە دادگا ئەوراقێکی بکرداتە بۆ ڕاستی و دروستی ئەو بانگەشەی کە بانگەشەی ئەشکەنجیان کردووە ئایا ئەشکەنجە دراون یا ئەشکەنجە نەدراون ئەبوایە ئەوراقێکی تحقیقی بکرێتەوە تا چەنە ئەو شتەی کە ئەوان بانگەشەیەکەن وایە یاوانە بەداخەوە ئەو ژینگەی کە ئەوانی تیا دەستگیر کراون گومانەکان زیاترێکا کە قسەکانیان ڕاست بێت لەبەرەوەی ڕێگە بە کەسوکاریان نەدراوە ببینن ڕێگە بە پارێزەر نەدراوە لە سەرەتای لێکۆڵینەوە لەگەڵیان نابێ ڕێگە بە پارێزەر نەدراوە لە کاتی وەرگرتنی ئیفادەیانە ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێگە بە پارێزەر دەدرێت کە ببینێت بەڵێ لە ڕووی یاساییەوە هەر کەسێک کە دەستگیرەکرێت مافی خۆیەتی هیچ وتەیەک نەدا هەتاوەکو پارێزەرەکەی ئامادابێ و ئەبێ پارێزەرەکەی لە کاتی وتە وەرگرتنە ئامادە بێ لەگەڵی یعنی ئەمە شتێکە هیچ کەسە خلافی لەسەر نیە مادەیەکی یاساییە بەداخەوە. بەڵام ئەمە جێبەجێکرد لە دۆسیەکانی دیکەشە لە هەرێمی کوردستان ئەمەگشتی اینجا ڕاستەکەی ئێمە ئەم راپۆرتەمان لەسەر ئەم دۆسیە ئامادە کردووە وەکو ئاماژەم پێیان نزیکەی 18 خاڵەکە پێشێلکاری تایە ئاماژەمان پێ کردووە بەڵام لە زۆر دۆسی دیکەشا هەیە بەڵێ هەروەڵا لە زۆر دۆسی دیکەشا هەیە کە لەوە چێ بڵێ مەگە هەر 18 خاڵەکەیتیانە بێن 9 تایە 5 تایە 6 تایە بەداخەوە یعنی بووە بە کللتورێک تەنانەت لە سەرەتای دەستگیرکردنەوە خەڵک
وا سیرەکەم حامی تەنها بۆ قۆناغی محکەمەکردنە بەداخەوە کە لە کاتێکە سەرەتای لێکۆڵینەوە بوونی پارێزەر زۆر کاردۆ لە ڕێگەی ئەم راپۆرتانەتانەوە تا چەند توانیتوان ئاستی وشیاری تاک بەرز بکەنەوە کە تێبگەن ینی لە ئیشی محکەمە تەنها ئەوە نەبێت کە تەنها لە کاتی دادگاییکردنا ئەبێ حاکم بیبینی وڵا جگە لەم راپۆرتانە ئێمە پرۆژەی ترمان هەیە ئەم بۆ هۆشیارکردنەوەی چ تاک لە ئاستی تاکە لە قوتابخانە و لە شوێنە تایبەتەکان کە کردومانەیە لە بەرنامە ڕاگەیاندکاریەکانە کردومانەیە خود لە خولی هۆشیاری ڕێکخراوەکەمان کە کردومانە بۆ ئەو شوێنانەی کە تایبەتن بە لایەنەکانی بۆ نمونە پۆلیسە ئاسایشە ئەو کارمەندانی گرتوخانەکانە کە ئێمە خولی هۆشیاریمان بۆ کردوونەتەوە لەسەر مافەکانی تۆمەتبار بەڵام ئەم راپۆرتە وەکو ئەم راپۆرتە ئیتر ئێمە راپۆرتەکە بووە بە بابەتێکی ڕاگەیاندن ئیترەوە ئیشی ڕاگەیاندەکانە بەڕاستی ئیشی لەسەر بکەن کاری لەسەر بکەن کە ئەم کۆمەڵە خاڵە ڕوون بکەنەوە یعنی بۆی کە کەسێکی ئەم راپۆرتتان تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بڵاو بکرێتەوە خود ئاراستی کێتان کرد تا دوجار دەرەنجام راپۆرتەکە ئێمە ئەوەی کە کردومانە بۆ ڕایگەشتیە بەڕاستی ئاراستی ڕاگەیاندنەکانمان کردووە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان ئەوەی کە ڕێکخراوە محتەمەکان بە مەسەلەی مافی مرۆڤ ئەو کەسانەی کە محتەمن بە ئەم بابەتە ئاراستی ئەو کەسانەمان کردووە زۆر باش کاکردوم ئەمە لەسەر ئەو بابەتە بەڵام دەمەوێت بزانم زیاتر پێشەلکاریەکان لە قۆناغی لێکۆڵینەوە دەکرێن یا لە قۆناغی دادگاییکردندا پێشەلکاریەکان مەبەستن لەم دۆسیە یا بە عام بەتایبەتی لەم دۆسیەیە وەڵام دۆسیە ئێمە وەکو من ئاماژەم پێکرد کۆمەڵە پێشەلکاریمان دیاریکرۆ پێشەلکاری ڕێکاریە ئیجرائیە کە ئەبوایە بکرایە لە سەرەتاوە و کۆمەڵە پێشەلکاری ترمان دیاری کردووە کە پێشەلکاری بابەتیە کە لە ناو خودی دۆسیەکەدا دوای ئەگەر دەرفەت هەبوو یینە سەری بۆ نمونە یەکێکی تر لە پێشەلکاریەکان ئیجرائیەکان ڕێگەنەدان بە پارێزەر بۆ خوێندنەوەی دۆسیەکە یعنی ڕێگە بە پارێزەر نەدراوە دۆسیەکە بخوێنێتەوە کە بەپێی مادەی 20 یاسای پارێزرایەتی ساڵی 1999 لە هەرێمی کوردستان ئەبێ پارێزەر ئەو ئەوراقەی کە من پارێزەرم ئەبم بە وەکیلی کەسێک کە تۆمەتبارە تۆمەتەکەی مەهماکان هەرچیە بێت یعنی ئەگەر کردبێتیشی مافی خۆمە وەکو پارێزەر و مافی بریگرتەکەشمە کە پارێزەرێکی کردووە بە وەکیل بۆی بە دوواداچم بۆ دۆسەکەگە مافی خۆمە ئیطلاع لەسەر ئەوراقەکە بکەم بچم ئەوراقەکە بخوێنمەوە بچم وتەی شاهیدەکان بخوێنمەوە بە تەنانەت مافی ئەوەم هەیە نوسخەیەکیش لە ئەوراقەکەم نابێت بەڵام بەداخەوە ئەمان نەک مافی ئەویان نەبووە دۆسێکە نوسخەیەکیان لەبێر مافی ئەوەشیان نەبووە ئەوراقەکە بخوێنەوە ینی ئەمە کە باسێکەین وتەی پارێزەرەکانیانە ئێمە پارێزەرەکەی کە قسەمان لەگەڵا کردووە ئەڵێ ڕۆژێ پێش دادگاییکردنەکە نەک لە کاتی تاقیق ڕۆژێ پێش دادگاییکردنەکە یعنی 15 ئەمان دادگایی کراون 14 بۆ نیو کاتژمێر دۆسیەکیان خۆتە بەردەست کە دۆسیەکە لەوە چی حەجمی 150 لاپەڕەیەک بێت یعنی تۆ تەنها نیو کاتژمێر لەوە چ بەس بتوانی بخوێنیتەوە ناتوانانی هیچ ئیطلاعێکی لەسەرکە هیچ زانیاریە بەدەست بێنی بەداخەوە زۆر باشە کاردۆ زۆربەی دۆسیەکان جیاواز نەمانە ئایا لە پۆلیس زیاتر پێشێلکاری ڕوئەدا یاخود لە ئاسایش چونکە ئەو دۆسیانی کە ئێستا بۆن دۆسی گیراوانی باتینە لە ئاسایشن وایە دەستگای پۆلیس زیاتر داخراوە بەسەر پارێزەرەکانە یا دەستگای ئاسایش جیاوازی هەیە لە ڕووی پێشێلکاری لەم دوو دەستگایانە مەبەست لە ئەوەی کە لە تحقیق و گرتن و ئەمانە هەمووی لە پۆلیس دەکرێت یاخود ئەوانەی کە لە ناو ئاسایشا دەکرێت ڕاستەکەی پێشلکاریەکان ناتوانین تۆ زەقیکەی تۆ بڵێ لەم شوێنە زۆرترە لەو شوێنە زۆر پێشلکاری لە هەر شوێنەیە بێ پێشلکاریە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو ڕێکخرا و کارمان کردووە چ وەکو ئەوەی کە وەکو پارێزەر کارمان کردبێت بەداخەوە ڕێگریەکان نەتوانم بڵم لە دەستگای ئاسایش زیاترە لەبەر چی لەبەر ئەوەی کە ئەوان بیانویان ئەوەیە کە ئێمە جیهەتێکین پەیوەندیمان بە ئەمنی کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندیمان بە ئەمنی قەومیەوە هەیە ناکرێت بەو شێوەیە ڕێگە بە هەموو پارێزەرێ بدرێت بێتە ژوورە و ئیطلاع لەسەر ئەوراقکە بەداخەوە کە ئەو بیانوویەکی نەیاساییە نەبیانوویەکی ئەمنیشە چونکە پارێزەریش کۆتاجار ئەگەر خەمخۆری ئەم وڵاتە نەبێت کەسێک نییە بیەوێ زەرەر لەم وڵاتە بە چونکە ئەو هەوەیەکی هەیە هەڵگری پێناسێکی سندیکایەکە کە بە یاسا ڕێکخراوە بە یاسا ئەو هەوەی دراوە تێ کۆمەڵی ئیجرائات و ڕێکار هەیە کە کاتێ کەسێ بێ بە پارێزەر کۆمەڵی لێکۆڵینەوە ئەکرێ بۆ
ڕابردووی ئەو کەسە بۆ ئەوەی کە ئایا ڕابردووی تاوانباری هەیە نیەتی کۆمەڵی ئیجراعاتە ئەکرێت ئەو کەسێک کە ئەبێ بە پارێزەر بەڕاستی ئەبێ مەکانەتی ئەوە لە بەرچاو بگیرێت کە ئەو کاتێ چێتە دەستگایەکی ئەمنی بەو چاوە سەیر نەکرێت کە ئەم کەسە دوژمنی وڵاتەکە یاخود ئەوێت ئەمن و ئاسایشی وڵاتەکە تێکوە. زۆر باشەکە کاردۆ لەگەڵ ئەم راپۆرتی ئێوە شاوک زین کە لە سلێمانیش کۆمەڵێک کار و چالاکی لەسەرم کەیسە ئەنجام درا پێتان وایە ئەمانە بە هەموویانەوە بەم چالاکیانەشەوە کاریگەریان لەسەرم کەیسە هەبێت؟ وەڵایی وەکو ئاماژەم پێکرد کاریگەریەکان ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو لایەنەی کە لەگەڵ دۆسیەکەیە کار ئەکات و ئێمە بڵاوکردنەوەی ئەم راپۆرتەش ئەوەندەی گرنگ بووە بەلامانەوە سربەخۆی دەسەڵاتی دادوەری و پاراستنی شکۆی مرۆڤ ئەوە مەبەستی ئێمە نەبووە تەدەخل بکەین لە کاروباری دادگایە بڵین ئەبێ دادگا بەم شێوەیە بڕیاربا بەڵام ئەم خاڵانە بەڕاستی هەر کەسێک کە دادوەر بێ ئەبێ لە بەرچاوی بگرێت لە کاتێکا دۆسیەک گێتە بەردەمی بە نمونە ئێمە یەکێکی تر لەو پێشێلکاریانی کە ئاماژەمان پێیاوە ڕێگەنەدان بە سەردانکردنی کەس و کاریان کە ئەمە مافێکی تۆمەتبارە لە سەرەتای دەستگیرکردنەوە هەتاکو کۆتایی دەستگیرکردن مافێکی خۆیەتی بە پێی قواعد متعلقة بحماية جميع أشخاص محتجزين كبرنسيبيكي نێودەوڵەتیە بنەمایەکی نێودەوڵەتیە لە هەموو وڵاتانە کاری لەسەرەکرێ لانی کەمی بنەما نمونەیەەکانی مامەڵەکردن لەگەڵ بەندکراون و ڕاگیراوان مادەی ڕێسای 92 ئاماژەی بەوە کردووە کە هەر کەسێ دەستگیرەکرێ لە سەرەتای دەستگیرکردنەوە مافی ئەوەی هەیە بە کەسوکاری بڵێ عەلەقل بە خێزانی بڵێ من دەستگیر کراوم لە شوێنێکی ئاوە مافی ئەوەی هەیە کەسوکاری هەفتانە مانگانە بەپێی ئەو ڕێکارانەی کە لایەنەکان دیارەکەن سەردانی بکەن لە بارودۆخی بزانن بارودۆخی بپرسنەوە وەکو ئاماژەشم پێکرد ڕێگریکردن لەم سەردانیکردنی کەسوکار و بوونی پارێزەر و سەردانیکردنی پارێزەر زیاتر ئەو گومانەی بەرەو ڕاستی بردووە کە خۆیان بانگەشیان کردو ئەڵێ ئەشکەنجە دراین بەداخەوە. زۆر باش کاکاردم بەپێی هیچ دەقێکی یاسایی هەیە لەوەی کە لە دوای دادگاییکردن دەبێت لە ماوەی چەندە ئەم دۆسیە تەمیز بکرێتەوە ئایا ئەمە ماوێتی جارێکی دیکە بەسەریا بڕوە یاخود دەبوو تا ئێستا نەتیجێ تەمیزەکەی دەربکەوتایە خۆی ئەو ماوەی کە دیاری کراوە 30 ڕۆژە بۆ پێشکەشکردنی لایحەی تەمیزیەکە هەنی کاتێکە بڕیارە دەردەچێت لە دادگای تاوانەکان 30 ڕۆژ لە بەردەم لایەنەکانی دۆسیەکەدایە بۆ ئەوەی کە تانەی لێ بدەن بەڵام جاری یەکەم ئۆتۆماتیکی خۆی ناڕاتەوە بۆ تەمیز هەنێک دۆسیە هەیە بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی کە حکومەکانیان ئیعدامە ئۆتۆماتیکی ئەچێتەوە بۆ تەمیز بەڵێ بەڵام ئەوەی کە باسم کرد ئەو 30 ڕۆژە لە ماوەی ئەو 30 ڕۆژەیە لایەنەکان ئەتوانن تانەی خۆیان لە بڕیارەکە بن بەڵام دوای ئەو 30 ڕۆژە چەندێکی پێچێەوە کەوێتەوە سەر دادگای تەمیز یعنی مدەتێک نییە بڵێ ئەبێ لەو کاتەیە حەسم بکرێ بەڵام بەپێی بنەمای دادپەروەری و محاکمی عادلە ئەبێ ماوەیەکی معقول بێ ینی عەلەقەل ماوەیە بێ کە کەسێکی یاسایی سیرەکە بتوانێت بڵێ فعلەن ماوەیە معقولە نەک ماوەیەکی دوور درێژ. زۆر باشە دەمەوێت بزانم ڕێکخراوی دیە چارتی ئەم راپۆرتانی تا چەندە دەتوانن دەنگی یا ئەم پێشێلکاریانە بگەێنە ناوەندەکانی دەرەوە پێوەست بە مافی مرۆڤ و پێوەست بە یاسا چکە ڕەنگە زۆر جار راپۆرتە نێودەوڵەتیەکان زیاتر فشار لەسەر لایەنی حکومی یا لایەنی دادگا لە هەرێمی کوردستان بکەن تا راپۆرتە نێوخۆیەکان. ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوی دیە چاردی کات پرۆژەکانمان جێبەجێەکەین زۆربەی پرۆژەکانمان لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتیایە یاخود لەگەڵ ئاژانسێکی نەتەوەی گرتوەکانایە لەبەرەوە کە ئێمە ئەم راپۆرتانش بڵاوە ئەکەینەوە بەڕاستی ینی ئەوەی ئێمە خۆمان لینکمان لەگەڵیانە هەبێ پەیوەندیمان لەگەڵیانە هەبێ بۆیان دەنێرین بڵێ بەڵام ئەوەی کە لینکمان لەگەڵیانە نەبێ ئێمە دوجار ئەم راپۆرتە تەرجمە ئەکرێ ینی بۆ زمانی ئینگلیزیش تەرجمە ئەکرێ ئەگەر ڕێکخراوی خۆی مهتەم بێ بە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە خۆی بە داداچوونە کات و راپۆرتەکانی دەسەکەوێت بەڵام ئێمە ئەو لینکە نێودەوڵەتیانەی کە هەمانە لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتەکانە بێت چ لەگەڵ ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکانە بێ یاخود لەگەڵ یۆنامیە بێ کە نێردی تایبەتی نەتەوەی گرتوەکانە بۆ عێراق بەڵێ ئێمە شەیری راپۆرتەکانمان نەکەین لەبەرەوەی ئەمە دوجار راپۆرتێکە پەیوەندی بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤەوە هەیە ئەبێ شێری زۆر باش ڕێکخراوی دیە چاردی باوەڕی تا چەندە بەوە هەیە لەوەی کە لەم دۆسیە دەستێوەردانی حزبی کراوە ئەوەی کە لەبەر چاوتانایە هیچ دەستێوەردانێکی حزبی لەم دۆسیە هەیە یاخود ئەوەی کە ئێمە وەکو ئاماژەم پێکرد لە راپۆرتەکەیە زۆر جەختمان لەسەر گرتەوە لایەنە یاسایەکەیەتی بەبێت تێڕوانینی سیاسی یعنی لەوە ئەچێ خەڵک هەبێ لێرە و لەوێ بڵێ بەڵێ دەستێوەردانی حیزبی هەیە بەڵام ئێمە کە شتێک وەکو بەڵگەیەکی دروست لە بەردەستمانە نەبێت
نەمانتوانێت بڵێن بەڵێ فلان حیزب دەستی وەردانی کردو یا خودت فلان کەس دەستی وەردانی کردووە بەڵام پێش ئەوەی کە حکومەکە دەربچێت بەداخەوە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە ئاماژەی بەوە کرد ئەمانە سیخوڕن ئەمانە سیخوڕیان کردووە ئەو بەڵێ هەندێک تۆمەتی خستە پاڵیان کە بەداخەوە ئیشی سەرۆکی حکومەتیش نەبوو لەوێ ئاماژە بۆ بکە لەبەرەوەی ئەوایە ئەو شتە ینی بەجێ هێڵڕایە بۆ دادگا لێ بگەڕایە بۆ دادگا وەکو پێشەلکاری ناتوانین بڵێ لە دادگاوە ئەم پێشێلکار چونکە دادگا هیچ تاوانێکی نییە کاتێکە سەرۆکی حکومەت لێدوانێکی لەو شێوەیە بەڵام بەڵێ لە کۆتاییدا پێشەلکاریەکە بە مافی تۆمەتبارەکان کراوە لەبەرەوەی بە پێی قاعدەی المتهمبەری حتا یثبت ئیدانەته یعنی هەتا ئێستاش ئەو کەسانە تۆمەتبارن یعنی تا ئێستا قرارێکی باتی قەطعی لەسەریان دەرنەچووە بڵێ ئەم کەسانە سیخوڕن هەتا ئێستا تۆمەتبارن بەڵێ هەتا ئێستا ئەتوانی هەتا ئێستا بڵین بێتاوان لەبەرەوەی قرارێک دەرنەچوە لەسەریان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاردۆ ڕەزا پارێزەر و ئەندامی ڕێکخراو زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش سپاسانەکەم بەڕێز بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵازدان و خۆشەویستان لە بڕگەی لەگەڵ پامنێران دیارە کۆمەڵێک زانیاری و چالاکی ئەمڕۆ لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچن لە کەرکووک لە ڕاپەڕین لە سلێمانی و لە هەولێر وارووا لە چۆمچەماڵ کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچن کە لە ڕێگەی پامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە هەر کەس و زانیاری جیاوازی هەیە دیارە تاوکاتی کە پامنێرانمان ئامادە دەبن ڤیدیۆکمان ئامادەیە شەیدا لەسەر ئەزمموی شێوەکارێک لە قەزای شارە زوور فەرمون بە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ. دیارە ڤیدیۆکە ئامادە نیە دەگەڕێنەوە لای پامنێرەکانمان دەچمە هەولێر لای پامنێرمان ئیدریس محەممەد بزانم گرنگترین زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێر چین. ئیدریس سڵاوی خوا لێ بێتووەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ خەبەر و باسی ئەمڕۆی هەولێر چییە گرنگترین زانیاریەکان چین بە پێ و دیمەنەی کە هی تۆ گەشتووەتە لای ئێمە تۆ لە بازاڕی چیەکەی لە بازاردا لێ کاک جەلال سڵاوی خوای گەورە لە تەواوی هاوکار بەڵێ نزیک دەبینەوە لە ساڵ ڕۆژی کوردی نەورۆز یاخود بڵێن ئەو ڕۆژە مێژوویەکەوە ساڵ ڕۆژی کوردی پێ دەڵێن یادی نەورۆزی پێ دەڵێن بم بۆنەوە خەڵک زۆر بۆ گەشتکردن دەچێتە دەرەوەی شار بۆ وەرگرتنی کات بۆ سەربردنی کاتێکی خۆش بە تایبەت نەورۆزان لە شاری هەولێر خەڵک زۆر ڕوو لە جلی کوردی دەکات یاخود جلی کوردی زۆر دەپۆشێت من ئێستا لە نێو بازاری لەو شوێنم کەوا لە بازاری قەیسەر دوکانەکانی جلفرۆشی جلی کوردی لەم شوێن کەوا هەوڵ دێن لەم دوکانانە جلی کوردی بەڕادان دەدەن و یاخود بەو شێوازێکەوە خۆیان مەبەستیانە جلی کوردی دەپۆشن. من بۆ وەرگرتی سەرنج و بەرنامەکانی ڕۆژی هاوڵاتیان یاخود بۆ ئەو جۆرانەی کەەوە هاوڵاتیان جلی کوردی دەپۆشن دەمەوێت بچمە لای یەکێک لە دوکاندارەکان سڵاوی خوای گەورە لێبێ پێمان ڕێژەی بەڕاداندانی جلی کوردی چۆنە؟ سەرەتا بەخێر من دەست خۆشتان دەکەم ئەمە وەکو بەرگ دران سعات نەورۆزان ئیشی مە زۆر زیاترە بە سەبەب مانجی نەورۆزدار و ڕۆژی جلی کوردی دەوری زۆری هەبوو لۆ ئیشی مەوەڕاستی بەس چەند ساڵە مەسەلەن بە و سەبارەت بە و مەسەلەن قەیرانی دارایی و وەزع ناخۆش و هەم نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆناوانە تەئسیری زۆر لە ئیشیمان کرد. هاوڵاتیان بۆ گەشتکردن دەچوونە دەرەوە لەم ساڵدا هاوڵاتیان ڕێژەی یاخود بڵێن زیاتر جلی کوردیان بەڕادان دەدا بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخود ڕێژەکە کەمتر بۆتەوە کە هاوڵاتیان ڕوو لە جلی کوردی بکەن. ئەگەر باسی ئەو سارێ بکەین مەسەن ئەو ساڵ لە ئەمە خەرکەشی زۆرەکەمایە باش ئەی چەند گەنج قاتمانی سنەی گەنج
دیشمان زۆر ئەو مۆدلەمان هەیەەوە بەجاوای لێبوردنەوە گرفتی سەوت تەیە لەگەڵ ئێمەیە بۆیە ناتوانین لەوە زیاتر لەگەڵ تا بەردەوامین تاوکاتێ گەر گرفتەکە چارەسەر بوو دێینەوەلات بەڵازیزان لە هەولێرەوە دەگەڕێنەوە دەچینە چەمچەماڵ لای پەیامنێرمان جەلال جەباری جەلال سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین بەڵێ کاک جەلال سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە ماوەکانی ڕابردوودا بە فەرمانێکی وەزارەتی بازرگانی عێراق داوا لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە کە پرۆژێک ڕامگەێنن بۆ ناونووسینی خەڵکانی هەژار و کەم دەرامەت لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان دیارە پرۆژەکەیش لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیەکانەوە بووە و لە سنووری قەزای چەمچەماڵیش پرۆژەکە بەڕێوە چووە من لەسەر کۆی پرۆژەکە و لەسەر ئەوەی کە چەند خێزان لەم سنوورە لی سوودمەند دەبن و لە سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ کاک بەرزان کەریم گفتوگۆکەم بەڕێوەبەری چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی چەمچەماڵ کاک بەرزان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵی پرۆژەکە لە کەیان دەستی پێ کردووە و لە ئێستا هەر بەردەوامە یاخود کۆتایی پێ هاتووە بەڵێ وەک جەنابەت ئاماژەت پێدا ئەم پرۆسەیە بریتی لە تۆمارکردنی ناوی فەقیر و هەژار و کەم دەرامەتەکانی کوردستان کە لە ڕێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ناوەکان تۆمارەکرێت ناوەکان بۆ وەزارەتی تیجاری عێراقیە ئەم پرۆسی لە ناوەڕاستی مانگی دووە دەستی پێ کرد بەنزیگەی مانگی بەردەوام و پرۆسی گەشتەوە بە کۆتایی لەم سنوورە لە سنووری قەزای چەمچەماڵ و لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەی جەنابتان چەند خێزان لی سوودمەند بوون و چەندی لە سنتەری قەزایە و چەندی لە ناحیە و گوندەکانە هەر پارێزگای حیسێ تایبەتی خۆی بەرکەوتووە بە ژماری دانیشتوان پارێزگای سلێمانی 75,000 کەسی بەرکەوتووە لەو 75,000 10,000 بەر قەزای چەمچەماڵ و ناحیەکانی کەوتووە لە چەمچەماڵە ناو سنتەری قەزای چەمچەماڵ 4,000 کەسی بەرکەوتووە و ناحیەکانی شۆڕش و تەکیە کە زۆرترین ژماری دانیشتوانیان هەیە زۆرترین حیسیان بەرکەوتووە شۆڕش 2500 ناوی بەرکەوتووە تەکیە 2400 و ناحیەکانی سەنگا و ئاغجەلێر و شوان و تەکیە جەباری و قادیکەرەم و قەرەنجیرێکی حیسەیەکیان بەرکەوتووە ژماری دانیشتوانیان کاک بەرزان هیچ پێوەرێک هەبووە لە کاتی تۆمارکردنی ناوەکانە ئایا هیچ پێوەرێک هەبووە بۆ ئەو خێزانانە بۆ و بە چ پێوەرێ ناوی ئەو خێزانانە تۆمار کراوە ناوی خێزانە تۆمار کراوە بە پێوەیەکە فەقیر و هەژار و نەدارن سەرچاوی داهاتیان کەم و بەشی پێداویستەکانیان ناکات بۆ ئەگەر موچە خۆر بێت موچەکان کەمتر بێت لە 300,000 دینار یاخود کاسب بێت و کاسبەکەی ئەوە نەبیان هیچ سەرچاوێکی داهاتی تریان نەبێت چۆن ئەو خێزانانە دیاری کراوە ئێوە بە هاوکاری مەسەلەن خۆتان یاخود لە ڕێگەی مختاری گەڕەکەکانەوە دیاری کراوە بەڵێ تیمەکانمان کۆڵان بە کۆڵانە گەڕان بەسەر تاکو ماڵە فەقیر و هەژارەکان و دۆزنەوە ناوەکانیان تۆمارکردن بە هاوکاری مختاری گەڕەکان و قایمقامەتی قەزای چەمچەماڵیش ڕاستەخۆ هاوکار و پشتیوانمان بۆ لەم پرۆسەیە ئێستا پرۆسەکە کۆتایی پێ هاتووە و دیارە مەسەلەن کەی دەسەکرێ بە دابشکردنی هاوکاریەکان پرۆسەکە کۆتایی پێهاتوە ناو تۆمارکردنەکە بەڵامەوە ماوە ناوەکان ڕێکخینەوە بینەرین بۆ وەزارەت دەوێشەوە بۆ وەزارەتی تیجاری عێراقی ئەوان و کاتە بڕیارەدەن چی کاتێ هاوکاریەکان دابەشەکرێک هاوکاریەکان تەسەوورەکەم خۆراک بێت سپاس بۆ ڕێسە بەڵێ کاک جەلال وەک کاک بەرزان ئاماژەی پێکرد پێچێ جۆری هاوکاریەکە بۆ خێزانانە جۆری خۆراک بێ و بە پێی زانیارەکان کە من وەرم گرتووە بۆ یەک جار نییە ئەو جۆرە هاوکاریەوە تا پێچێ ماگانە بێ و بە درێژایی ساڵی 2021 تا کۆتایی مانگی 2012 ساڵی 2021 هاوکارەکە بۆ خێزانانی هەژار و کەم دەرامەت بەردەوامی هەبێت ئەمە زانیارەکان ولای من ئەگەڕێمەوە لایەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری سپاس بۆ زانیاریەکانت هەر لا بڕگەی پەیامنێران دەچینە لای پەیامنێرمان چیانووری لە کەرکووک چیا سڵاوی خوای گەورەت لێ بۆم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین فەرموو سڵاو لە ئێو لە بینەرانی کەناڵی پەیام دیارە دوایەوەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی بڕیاری ئەنجامدانی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەمی لە عێراق دەرکرد ئەمەش ناڕەزایی خوێندنی کوردی بە دوای خۆی داهێنا لە دوێنێەوە هەوڵەکان خراونەتە گەڕ تاکو و بتوانێت وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی چەند ڕۆژێک بدا بە خوێندنی کوردی تاکو و بۆنەکانی نەورۆز و یادکردنەوەی نەورۆز و ئازادکردنی کەرکووک و ڕاپەڕینی کەرکووک بەرز بنرخێنرێ لەلایەن هاوڵاتیانی کەرکووکەوە دوێنێکە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق کۆبوونەوە لە کۆبوونەوەکە وەزیری پەروەردەی حکوومەتی عێراقی بڕیاریدا و بەڕێوبەری قوتابخانە کوردیەکانی لە کەرکووک سەرپشت کردووە نەک لە کەرکووکە و شوێنانەی کە کوردی لەیەوە بۆنەکانی نەورۆز و ڕاپەڕینی ئەو ناوچانە دەکەنەوە دیارە سەرپشتی کردوون بۆ ئەوەی لە ڕۆژی 22 مانگی ینی هەفتەی داهاتوون دەتوانن تاقیکردنەوەکان لە ڕۆژی شەمە یەکشەم دووشەمدانن لە سێشەمەوە دەتوانن تاقیکردنەوەکان دابنێن ئەمەش
هەر دوێنێکە خوێندنی کوردی بڕیارەکەی پێگەیشتووە خوێندنی کوردی بڕیاریدا ئەو قوتاب خانانەی کە سەر بە خوێندنی کوردین لە ڕۆژی شەمە و یەکشەم و دووشەم تاقیکردنەوەکان دانەنێن ئەمە گرفتی بۆ هەندێک لە قوتابیان دروست کردووە ئەو شەوەیە کە بەشێک لە قوتابیانی کورد لە کەرکک لە خوێندنی عربی نەمەشوای کردووە کە ئەو قوتابیانەی کە خوێندنی کوردین لە ڕۆژی شەمەوە تا دووشەم تاقیکردنەوە نەکەن بەڵام ئەوانەی دیکە کە سەر بە خوێندنی عربین لە ڕۆژی شەمەوە تاقیکردنەوەکانیان دەست پێ دەکات ئەمە بەشێک لە ناڕەزایەتیەکان بەشێک لە ناڕەزایەتیەکانی پۆلی 12 ئەوەیە کە بڕیارەکەی وەزارەتی پەروەردە کوتوپڕ بوو و بڕیارێکی زۆر کوتوپڕ بوو نەدەکرا ماوەی نزیکەی مانگێکە قوتابخانە نیەوە لە ڕابردوشدا لە ماوەی دوومانگی کردنەوەی قوتابخانەکاندا لە هەفتەیەکە یەک ڕۆژ خوێندن کراوە ئەمە نەدەکراوە ناڕەزایان دەربڕیوە کە ناکرێ بەو کوتوپڕیە وەزارەت بڕیارێک دەربکە کە خوێندن نەکراوە ماوەی زیاتر نزیکەی مانگێکە قوتابخانەکان نییە لەلایەکی دیکەوە ڕۆژی شەمە قەدەغەی هاتوچۆیەوە خوێندکاران و قوتابیان لە قوتابخانەکان ماوەی نزیکەی مانگێکە دەرزیان نەخوێندووە بۆیە ناڕەزایان دەربڕی بە و دەربڕینی ناڕەزایەوە لەسەر داوای خوێندنی کوردی و لەسەر داوای لیژنەی پەروەردەش بڕیاردرا و 3 ڕۆژەی کە یادەکانی نەورۆز و ڕاپەڕینی کەرکووکە دەتوانرێ خوێندنی کوردی تاقیکردنەوە نەکە ئەمە لەلایەکی دیکە ئەمڕۆ بڕیار بوو فیستیڤالێکی نەتەوەکان لە کەرکک بەهۆی نەورۆز و هاتنی بەهارەوە لە سەر قەڵای کەرکک ڕێک بخرێ بەڵام بە بیانووی ئەوەی کە کۆرۆنا هەیە و قەدەغەی هاتوچۆ دەبێ ئیدارەی کەرکک ڕێی نەداوە بەو ڕێکخراوەی کە بڕیار بوو بە و فیستیڤالە هەستێ لە نێوان نەتەوەکان بڕیار دراوە کە ئەو فیستیڤالە ئەنجام نەدرێت بەهۆی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵازدان دیارە ناڕزایی قوتابیانی پۆلی 12 ئامادەی سەری هەڵداوەتەوە لە چەند ناوچەیەکی جیاواز لە سەنگەسەر لە ڕاپەڕین وەروە بە تایبەتی لە سلێمانیش جارێکی دیکە ناڕزایی قوتابیانی پۆلی 12 سەری هەڵداوەتەوە گەر پەیامنێرانمان ئامادە بن دەچینە لای پەیامنێرانمان ئەم لە سلێمانی ڕامیار و لە سەنگەسەر ڕێناز لەگەڵمان دەبێت بۆی کە بزانین ئایا داواکاری قوتابیانی پۆلی 12 ئامادەی بەکوێ گەشت و تا ئێستاە وەڵامیان نەدراونەتەوە تاکی دەیانەوە بەردەوامن لە ناڕزایی چکە دوجار قوتابیانی پۆلی 12 ئامادەی تاقیکردنەوەکانیان لە پێشەوە جیاوازن لە قۆناغەکانی دیکە بۆیە جیاواز لە هەر توێژێکی دیکە کە ناڕزایی دەردەبڕن دەبێت بەخەم خوێندن و مشوری دوا ڕۆژی خۆشیان بخۆم. لە سلێمانی ڕامیار ئامادەی دەچمە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش جیاواز لەو ناڕزایی خوێندکارانم ڕۆزانیاری دیکە چی هەیە؟ شاری سلێمانی بەدەر لە گربوونەوەی خوێندکاران کە ئێستا ینی بەپێی ئەو زانیارانی من گرژی تێکەوتێتەوە خۆپشاندانەکان لە بەردەم پەروەردەی گشتی سلێمانی ینی بارگشتی دروست بووە ینی بارگشتی لە نێوان ئاسایش و پۆلیس و هێزانامنیەکان و خوێندکاران دروست بووە دیارە ئێستا گربوونەوەکان پەرتەوازیان پێکراوە بەڵام خوێندکاران سوورن لەسەرەوەی کە ینی بەردەوامی بە خۆپشاندان بدەن و دەگەڕێنەوە بەردەم پەروەردەی گشتی سلێمانی بەدەر لەوە ئێستا من لە تاسوجەم دیارە لێرە پرۆژەی ئاوی دوی سلێمانی هەیە کارمەندانی ئەم پرۆژەیە ئەمڕۆ گرت بوونەتەوە گربوونەوەکان بۆ ئەوەیە کۆمەڵک داواکاریان هەیە یەکێ لەوانەوەیە کە ینی کارمەندی تایە لە ساڵی 2010ەوە تاوەکو ئێستا نەکراوە بە گرێبەست نەکراوە بە ڕسمی تەنها وەکو کرێکارێکی ڕۆژانە یان کارمەندێکی ڕۆژانە مامەڵەی لەگەڵەکەی لەگەڵەوەدا باز لەوە دەکەن کە ماوەی 2 مانگە موچیان پێنەدراوە دەچمە لای بەشێکیان بۆی کە قسەم بۆ بکەن ماوەساگە جەناب ببیتە ئێرە قسەمان بۆ بکەی بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان باز لە داواکاریەکانتان بکەن داواکاریەکانتان چییە و بۆچی گرتبوونەتەوە. سڵاو جەنابیشێ ئێمە وەکو 65 کارمەند کە لەم پرۆژەیە دەوامەکەین پرۆژەی ئاوی دوکان سلێمانی هێڵی 2 لە کۆی تقریبان 83 کارمەند 65 کارمەندمان هیچ گرێبەستێکمان لەگەڵ حکومەتان نییە نەگرێبەستی کاتی ساڵانە نەگرێبەستی هەمیشەیی واتە تاعین نین لە کاتێکە مۆزەفمان لایە لە 2008 و 2009 واتە بیدایەتی دروستبوونی ئەم مەشروعەوە لێرە دەوامەکات بەڵام هیچ ئەوەلیاتێکمان نییە لە کاتێکدا هەمومان خاوەن شەهادەین کەمترین شەهادە شەهادەی سەناعە پاشان معهد پاشان بەکالۆرێسی تایە بەکالۆرێسەکانیش هەمووی ئەندازیاری و کۆمپیوتەر و ژمێریارین
لەمانە پێک هاتوون بەڵام ئێمە حسابێک هیچ حسابێ بۆ شەهادەمان نەکراوە وەکو کرێکاری ڕۆژانە تەعاملمان لەگەڵاکرێ و بۆ جۆرەش معاشمان سەرفەکرێ هیچ نە دەرماڵەیەک نەختوڕێکمان نییە و بچووکترین پرۆژە لە ناوشارە کە دابنرێ و جێبەجێ بکرێت مەترسی و دەرماڵە و بیمە بۆیان زمانە ینی ئەمانیان بۆ دابین کراوە لەلایەن وەزارەتی کارەوە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە لەلایەن دایرەی زمانەوە بەڵام ئێمە بە هیچ جۆرێک ئەمانەشمان نییە کاری چی بوو لە 2008ەوە ئێوە نەکراون بەگرێ بەس نەکراون بە ڕسمی و کارەکەی چی بووە قسەتان کردووە لەگەڵ پێیدارەکان قسەمان کردووە بەڵام جوابەکە بە نەرێنی هاتوۆتەوە ڕەفزیان ناوێنێتێ هیچ جوابێکی وایە ناوێنێتێت دڵخۆشکەر بێ لە کاتێکە پشگیریشیان کردوین هەم بەڕێوەبەراتی خۆمان بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی هەم پارێزگاری سلێمانی هەم وەزارەتی شارەوانی وەزیر هەم مدیرێ عامە ئەمانە هەمیان پشگیریان کردوین کە حەقی خۆمانە تاعین بین بەڵام بەداخەوە هیچ هەوڵێکی وانە دراوە کە جێ دڵخۆشی بێ ئەمە تاعین نەکراوین تا ئێستا خەلەلەکە لە کێ ینی لە کام لایەنە ئەبێ لە ئەنجومەنی وەڵی هەموو لایەنەکان پشگیریان کردین کەواتە بۆ دانەمەس پشگیریەکە بەس قسێ ینی بەس ئەڵێ ئێمە پشگیریتانەکەین و کتابێک کە ئەمانە پشگیریانەکەین کارمەندی ئێمە بوون و دەوامیان کردەوە چەند ساڵە لێرە تەنها ئەوە نێ بەڵام هەوڵی جددی نەدراوە کە ئەم مۆزەفانە بە هەموو جۆرەی دەوامیان کردووە لە کاتێکدا هەموو ساڵێک ئێمە 2 بۆ 3 مانگ معاشمان دوا کەوتووە و ئێستاش حالیان 2 مانگونیوە بەبێ موچە دەوام دەکەین بەسیارم ئەوێ بە کورتی جوابم بیتەوە تاکەی بەردەوام بلاکردبوونەوە ئەمە تەنها ئەم ڕۆیان ڕۆژانی تیش بەدەوام ئەمڕۆ ئێمە ئەم جەماعەتی کە لێرەین تەنها نوێنەری ئەو 65 کارمەندین تەنها ئەمە هۆشداریەکە بۆ حکوومەت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بێ بەدەم داواکانمانەوە ئەگەر داواکانمان جواب نێنەوە پاش ماوەیەکی در هەڵوەسی تر وەرەگرین زۆر سپاس باز لەوەشەکەن ئەوان چەلال ینی ئەگەر بێت و ئەمان دەوام نەکەن لێرە ینی پرۆژەی ئاوی سلێمانی پەکی دەکەوێت چونکە ئەم پرۆژەیە بەشێکی ینی دەتوانم بڵێم نیوەی زیاتری ئاوی سلێمانی دابی نەکات کە دەکەوێتە تاسلوجەوە بۆی ئەوان ئەگەر بێت و بایکۆتی دەوام بکەن ینی گرفت بۆ پرۆژەی ئاوی سلێمانیش دروستەوێ لە هەمان کاتداوە داوا دەکەن کە ئەو داواکارێنە هەیان بوو دامەزراندن و پێدانی موچەیە لە ماوەیەکی کەمدا بۆیان چێبەچێ بکرێت بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەچینە لای ڤیدیۆ کە هاوکارمان وشار محەممەد بۆ ئامادە کردوین لەسەر ئەزمموی شێوەکارێک لە قەزای شارە زوور فەرمونون با پێکەوە بینەری و ڤیدیۆ بین. ناو محەممەد دەناسران بە محەممەد خورماڵی شێوەکارم نزیکی 25 ساڵە بە خەریکی کاری شێوەکاریم بەڵام زیاتر بڵێنە و ئەوەی کە برەوم پێداوە زیادم کرد ئەوە نزیکی 12 ساڵە بە جددی ئیش لەسەر شێوەکاریەکەم وەزای دەن بۆ تێکەڵکردنی کاری شێوەکاریەکەم حەزیشم لە شتی جوان هەیە وەکو شتی ئیشی دەست بەدار زۆرینێ و ئیشانە کە لێرایە هەموو ئیشی خۆمە بە خۆم دروستم کرۆ بەدار وە کۆکردنەوەی بەرد بەڵام بەردی جۆرا و جۆر ینی بەردێک نایەنم زۆر بێ بەردێکێنم زۆر ئەگەڕێم تا دووسێ بەردم دەستکەوێت کە لە شتێک بچێت ئێستا بۆ نمونە بەردمێناوە لە شکڵی لە دەم و چاوە زایدەن لە شکڵی باڵندە لە شکڵی شتی تر لە چاو برۆ لە ئەنوا جۆری بەردم هێناوە حوشەکەشم بەردی زۆری تایە زیاتر لە 1500 تا 2000 بەردی جۆرا و جۆرم لەوەچێ هەبێت وەڵا لە هەموو ناوچەکانی کوردستان بڵین بە تایبەتی دەڤەری شارە زوور وەکو شاخی بڵین بانی شار بەردەکەڕ چنارە منتیقەیەم بەحرەکەی خۆمان لای شەمێران ئەم شوێنانە بەردم لێ ناو لە هەموو شتێگایەک بەردی سەرتەک وەڵا بە تایبەتی بۆ مەبەستات بەڵام زۆر جاریش بووە کە چوون بۆ گەشتێک یا بۆ سەیرانێک لەو کاتەیە خۆم 2 سەعاتێک بە دوای ئەو شتانەیە گەڕاوم بە دوای بەردی جوان و ئەو شتان
وەکو پێشتر ئاماژەم پیا لە دوکانەکەەوە شوێنی کارکردنم بوو وتمیشی جوانکاری شەکەم بۆ نمونە ئێستا ئیشێکی کۆمە کە لە حوشەکەی خۆما کردومە حەزم نەکرەوە ماڵی خۆم و حوشەکەی خۆم لەو کارە دەستیانەی خۆم بە دەربێت هەستان چەند ساڵێکە بە دروستکردنیام لا دێبچووکە لە حوشەکەی خۆمە تەبانەوە ئێستا تۆزە کۆن بووە لە ماوەیە بە تەمام نۆژەنی بکەم و ئاوشتی هەبوو لەوە هاتە خوارەوە شەلال ئێستا تۆزێ وەستاوە شەلال وشتەی چاکێکم لە ماوەیە ئەمە نزیکی 12 ڕۆژی شمتیا کردوە چونکە کارێکی وردەکاریە ئەمیشی لا دێت دروستکردانە بە بچوژی وردەکاریە تۆزە سەلیقە شێوێت ئێتە من بەردی جۆرا و جۆریشم بۆیە ناوە لەو شاخۆشتانە ئەنواع جۆری بەردم بۆیە ناوە حەزم کرد شتێکی کلاسیک بێ ڕێک بە دەقیق بچێتەوە سەر دێ و شوێنەکانی خۆمان لادەکانی خۆمان جامە بەڕاستی نمونێکی جوانی هەیە وەزایدەن چەند جاری کەش دروستم کردوە لەمە بۆ خەڵکی تر لە شوێنان لە دەربەنی خان لە هەڵەبجە لە زۆر شوێنیکە دروستم کردوە لە ئەم هەڵەبجەی تازەی خۆمان لە شارە زۆر چەندین شتی کەیوان دروست کرۆ بۆ خەڵک لە بەردرگا و لە ژووریشەوە لە حوشەکانیانە بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەم ماوەیەکە لە ڕێگەی هەندێک پەیچ یا لە سۆشیال میدیاوە بە هەندێک تەکنیک هەندێک ڤیددیۆی یا ڕوونتر بڵێم گرتەی سێکسی تایبەتی کەسی بڵاو دەکرێتەوە لە پێناو ملکەچکردنی ئەو کەسە کە پێگەیەکی هەیە بۆ بابەتی سیاسی یاخۆت بازرگانی کە زیاتر لە بابەتی سیاسیدا خۆی دەبینێتەوە کامە ئێستا جۆرێک لە میدیای نوێ یاخۆت ئەو سۆشیال میدیایی کە هەیە هاتووەتە ئاراوە و دوێنێک دیارە وەکو هەڵمەتێکی ڕاگەاندن بۆ وەستاندنی ئەم جۆرە میدیایە وە قسەکردن لەسەرم پرسا کە ئێستا تەنانەت ئەتوانم بڵێم ئەمنی کۆمەڵایەتی خستووەتە مەترسیەوە و زیاتر دەستگا ئەمنیە هەواڵگریەکان لە پشتی ئەم بابەتەوەم پرسەوەن هەڵمەتەکە ڕاگەێنراوە لە سنتەری میترۆ ئەم هەڵمەتە ڕاگەێنرا و کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ڕاگەاند. من لە تەوەری دووەمدا میوانداری زۆر بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سنتەری میترۆم کردو بۆی کە بزانین ئایا چۆن قسە لەسەر میدیا نوێ دەکرێت و کێنەم پاڵپشتیە دەکا کاک ڕەحمان بەخێربێت. زۆر سپاس ساڕێتێران ئەگەر ڕخسەتەوێت سەرەتا پیرۆزباییتان لێ بکەم بۆ بۆنەی سەرکەوتنی کۆنگری چوار هەڵبژاردننی سەرکردایەتی و هەڵبژاردننی مامۆستا عەلی وەک سەرۆک هیوادارم سەرکەوتوون و هەر لە گەشتە سندندامە. زۆر سپاس کاک ڕەحمان دەمێ بزانم ئەم هەڵمەتە چی بۆ ڕاتانگەیاند بۆ یەکجار بەم شێوازی ئێوە ئاشکراتان کرد چونکە ئەم جۆرە بابەتە هەر هەبووە لە ڕابردوودا هەبووە بەڵام ڕەنگە ئێستا بە جۆر لە جۆرەکان کەوت بێتەنەوە سۆشیال میدیاوە بۆچی ئێوە بە ئاشکرایی دی ڕاتانگەیاند؟ بەڵێ خۆی پێشتریشە یعنی وەکو سنتەری میترۆ باسمان لەم مەوزوعە کردووە بەڵام زۆر فۆکسمان نەخست بۆ یەسەر بەڵام ئێستا شتەکە بەربڵاوە حزب و حزب ناتەنان لەناو حزبیشە لەناو یەک حزبە مۆزوعی بەکارهێنانی گرتەی ڤیددیۆیی قەزایی شەخسی خەڵکوانە بۆ یەکلاکردنەوەی ململانەی سیاسی یاخود بەکارهێنانی لەناو حزبێکا بۆ تەسویەکردنی ئەوانەی کە جیاوازن و جیاواز بیرەکەنوانە هەر هەبوو پەرەی سندووە لەبەرەوەی کە مجتەمەعی مەدەنی کەم قسەی لەسەر مۆزوعە کردووە و کەم فۆکسی کردووەتە سەر شتەکە هەر ئاوا ڕۆشتووە ئێمە مانەوێ کەمپینێک هەبێ کەمپینێکی بەردەوام بێ مۆزوعە چونکە ئێمە لە زۆر مۆزوعی تر ئەخلاقیەکێتی و پارتیمان تاقی کردوتەوە یعنی هەر بەردەوامە بن لەسەر هەنێ ئەخلاقیاتیان لە مامەڵەکردن و لە یەکلاکردنەوەی ململانی سیاسی و ئەمانە بۆیە ئێمە ئەم کەمپینە واماندانەوە بەردەوام بێ و متابعەیەم قەزیە بکەین و بتوانین یعنی شکلێ لە بەرچاوڕوونی بخەینە بەردەم خەڵکە چۆن ئەم حزبانە سەرباری هەموو غەڵەتەکانی تریان کە هەیە لە هەرێمی کوردستان بەم مەوزوعی شارەیانوێ دەرونی خەڵک مادووکەن خۆتەزانی ئێمە لە یعنی کاتێکین یادی هەڵەبجەوەن فالەکەینەوە
خەڵک چاوەڕوانیەوە بوو پەیامی ئاشتەوایی هەبێ یەکێتی پارتی دوو قسە بکەن دوو بەیاننامە دەرکەن کە خەڵک تۆزە دەرونی ئارامتر بێیانی بەڵام بەم بڵاوکردنەوەم ڤیددیویانە لەلایەن بۆ یەکلاکردنەوەی ملوانەکانی خۆیان بێگومان دەرونی خەڵکیان مانووتر کرد بۆیە ئێمە قسەمان لەسەر کرد لەگەڵ کۆمەڵی ڕێکخرا بە شێوەیەکی گشتی ئامانجتان چیە لە ڕاگەاندنی ئەم کەمپینە لە ئێستەیە وەڵی یەکەم ڕیسواکردنی ئەم ئەخلاقیات هەیە لە کاری سیاسی دووهەمیش بیرکردنەوەی لەوەی ینی بە خەڵک بڵێن دەستگا هەڵگریەکانمان کە نیشتیمانی نین یعنی لە بری احتیماممان بە قەزیەی ئەمنی و ئەو هەڕەشە دەرەکیانەی کە لەسەر هەرێمی کوردستانێ بە تایبەتی ئەمانە هیچی مخابراتیەکەن زۆر پەیوەندیدار نین بە خەزی ناوخۆوانە چۆن ئەم دەستگا هەواڵگیریەوە چۆن ئەو توانە میدیایی کە هەیەە بەکاری هێنن بۆ تەسفیە و یەکتر خستن و یەکتر ناشرینکردن ئەمە ئامانجەکەیە و هەروەها بە خەڵکیش بڵێن کە یەکێتی و پارتی کە ململانەکانیان تو نەبێتەوە ئیتر محەڕەمات نامێنێ یانی تۆ تەماشاکە با تۆ زێورتر قسێ لەسەرکەین ڤیددیۆی کەسێکی نایاری خۆت بڵاوکەیتەوە تەوێ لە حەزبی پارتی بی یان پارتیە لە یەکێتی بە تۆ تەما ئەم کەسایەتە هەرچی کردووە تەوە پەیوەندی بە خۆی و خێزانی وانەوە هەیەوەنیە بینی خۆی خی ئەمە خاڵێکی تۆ بیر ناکەیتەوە ینی لەوەی کە ئەمە ئایلی هەیە لەوەی کە کچی هەیە لەوەی کە کوڕی هەیە وەنیە تاوانی ئەوانە چیانی تۆ بەم شکلان پیاوە پیشانەی کە من پێم وایە با بەشێک لە ئەو ڤیددیویانی کە بڵاوکرێتەوە دەستکاری کراوە و بە شێوەیەکی تەکنیکی بەرز ئیشی لەسەر کراوە تاکو وای پیشانن فلان کادرە و فلان کادرە و فلان کادرە ئێمەوە ساغ ناکەینەوە بڵێنەوە فلان کادر ڤیددیۆی بڵاوکراتەوەیان ئەماوانە بەڵام ئەوەیە کە یەکێتی و پارتی لە بەیانی تایوارە کە دەمیانەکەیتەوە بەرپرس و کادرەکانیان باز لە چیەکەن باز لە ئاشتی کۆمەڵایەتیەکەن بەڵام وەکو جەنابێت لە سەرەتای وتەکان تا قسەت لەسەر کرد کی ئاشتی کۆمەڵایەتیە خاتە بە تەرسیەوە ئەم جۆرەکردانانە ئەبێ بیرکەنەوە یەکێتی و پارتی لە مۆزوعە کەواتە کاگڕەحمەن ئایا ئەمڕازەکانی پەیوەندیکردن ئینتەرنێت ناکەونە ژێر پرسیارەوە یاخود لە ڕووی یاساییەوە ئەمە چۆنە یان ئەوەیە کە هەمویان کۆنتترۆل کراون لە جێردەستی خۆیاندا خۆی پێشکەوتنی بڵێن ئەم تەکنۆلۆژیای تازە و پەیوەندیەکان و ئەوانە کارێکی کردووە کە دەوڵەتان نەتوان سەیتەڕەکەنە سەر سۆسیال میدیا و سەر ینی ئەم میدیا نوێی کە ئێستا سەری هەڵاوە کە هەموو کەسێ توانێ پێیجی خۆی هەبێ هەموو کەسێ توانێت یوتیوبی خۆی هەبێ و شتی تریش ئێمە ینی دەڵام من لەگەڵەوە نیم سانسۆر بکەین لەگەڵەوە نیم ئێمە ئەبێ قسە لەسەر ئازادی ئینتەرنێت بکەین ینی بۆ هەموو کەسێ فەراهەم بێ و فشار نەخینە سەر تۆڕەکانی ئینتەرنێت و پچڕاندنی و کەسکردنی بە تایبەتی لە کاتی خۆتەزانی لە کاتیەوەی داخوازی خەڵک وەرزە بێتەوە نەسەڵات پەنابا بۆ ئەم جۆرە شێوازە یاخود دۆستانی پەیجێ ئینێک ینی ئامرازێکی پەیوەندی کردن و ئامرازێکی تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆی هەنێجار فەیسبوک خاوەکەنەوە لە کاتی خۆپشاندان و ملانەکانیانە ئێمە لەگەڵ ئەمە نین ینی ئێستا قسە لەسەر یاسایەکەیە ینی قسە لەسەرەوە هەیە یاسایەکە بێ بۆ ڕێخستنی ئەم مۆزوع بە تایبەتی کاکزیرات و جەنابیش دەزانن ئێمە لە میدیای ئەلکترۆنیە هینمان نییە یاسایەک نییە ڕێکی بخە ئێستا کە باس لە میدیا کرێ لە هەرێمی کوردستان باز لەوا کرێ کە میدیای نووسراوە ینی هەتاکو ئێستا یاساکەمان دواکەوتووە لەم لایەنەوە ئەبێ کارێ بکرێت کە ئەو پەیجە ئەلکترۆنیانی کە هەیە ئەوانش بێنە ناو یاساکەوە یان معالەجەیەکی تر بکرێت کە لە مناقەشە ئەو باز لەوا کرێت کە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی هەبێت و
ئەم مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتیوانیشی تیا بکرێت. زۆر باشە لە قسەکانتانە باز لە میدیای نوێ دەکەن مەبەستن لە میدیا نوێ چییە چونکە دوو ڕۆژ من بە دووەلاتچوونم لەسەرم بابەتە کرد هەرچەنە خۆمان زین هەندێک پیجی فەیکە نەمیشەن بابەتانە بڵاو دەکەن بەڵام ئێستا کەسایەتیە تایبەتەکانی ناو حزب خەریکە ڕای گشتی ناو سوۆشیال میدیاشیان داگیر کردووە بەڵام لەژێر ئەمەش جارێکی تر چکە من ڕوونە فلان پیجی کاکڕەحمانە بۆنمونە بەڵام لەژێر ئەمەش جارێک تر سێبەرێکی تر دروست بووەتەوە نمونە هەندێک بە دووەلاتچوونم کرد لە ئینستایە پیجێک دروست دەکرێ بە شتێکی ناوێکی ئاساییەوە بۆی کە فۆلۆکانی زیاد بن کە گەشتە 20,000 ئەم پیجەکە بە دووەلاتچوونم بۆ کردێ ناوەکەی دەگۆڕێ ئەو کات ئەو کەسانی ئێستا بۆ من زۆر هەوڵمدا بچمەوەم پیجۆ بزانم کێ بەڕێبەرێتی قسەی لەگەڵا بکەم ڕێگەی نەدەدا لەبەرو دیزانی دوای ئەم پیجە دەبێت کێ داعمیەکە تەپەن ئەم پیجە داعم دەکرێت پارەی بۆ تەرخان دەکرێت کەسێکیش نییە سەرپەرشتی دەکات چەند کەسێکن ئەدمینی دام دەکرێت چووکە دێت ئەم پیجە دوایی کە سێری لە ڕێگەیەکێک لە لەوانەیە کە لە ناو پیجەکەی بوو ناو سێری محتەوای ناو پیجەکەم کرد سێر دەکەم ئەو بەرپرسانی کە دەیانەوێت کار لەسەر کچەکانیە یا کوڕەکانیان یا خۆیان دەکەن تێدەگەی یا هەڕەشە دەکەن چەنان لە چەند ڕۆژی ڕابردووە ڤیددیوی کەسێکی کەسایەتیەکیان بڵاو کردبوویەوە ینی ئەم جۆرە پەیجانە ئەگەر زۆر بەڕاشکاوی بڵێم من سبەی ئەگەر قسەیەک بەرپرسێکی باڵا بڵێم لە پیجێکی فەیکەوە کەمیلیان هەبێ دەیدۆزنەوە ئایا ناتوانن هەر هەمان دەستگا مخابراتیەکان لەبەرەوەی کە ئەمە ئاشتی کۆمەڵایەتی خستووەتە مەترسیەوە هاوکار بن بۆ دۆزینەوەی ئەم خەڵکانە بڵێتوانن تۆ هەر بۆ بیرت نییە کە ماوەی لەمەوە پێش پیجی یەکێک لە سەرکرد ینی هاانی کە نزیکن لە یەکێ لە سەرکردەکانی یەکێتی لە شەریکی فەیسبوک سڕێ واگە لێنە باش ئەتوانن شتی تریشکەن ینی یەکێتیش ئەتوانێت شتکەوە باتیش ئەتوانێت شتکەوە بۆ ئەم مەوزوعانە و ئاستی ینی لە پۆلیس و لە ئاسایی شوانە ئاستی ینی ئایتی بەرزکەنەوە و تدریب لەسەر ئەم مۆزوعانەکەن بۆ دۆزینەوەی هەندێ خڕوقات و ئەمانە ئەگە بیانوێت تەبانتوانن لەگەڵ شەریکی فەیسبوکیشە تەکنیکەکەیان وایە سەرەتا فۆتۆیەک بڵاو دەکەنەوە بۆی کە ئەو کەسە ملکەج بێت ملکەج نەبوو ڤیددیۆکێ بڵاو دەکەنەوە کە ینی ئەمە دیاردەیەکی پێزەهونێکی بڵاو تاوانە ئەمە تاوانە بەرامبەر بە کەسێتی خەڵکەکرێ و تاوانە بەرامبەر تایبەتمەندی خەڵکەکرێ ینی خەڵکێک لە سەیرانێکە ڕسمێکی بڵاو بێتەوە لە شێوازێکی مەسەلەن زۆر تەبیعی خۆیەتی لەگەڵ عایلە و لە نازام چی و دوای یەتەم ڕسمە بەکارێتەوە یان هەزارهان ینی شتی تر کە لە شوێنێکی گشتی بووە لە شوێنێکی تایبەتی بووە دەست مۆبایلەکەی کەوتووە وێنەی کەوتوتە لای هەنێکە سوانە بەکاری بێنن هەر تاوانە بێ وەکو تاوان تەماشا بکرێن ناو مجتەمەعە و بێ ڕیسوا بکرێ ینی هەموو کەسێ ئەبێ ئەم دیاردەیە ڕیسوا بکە ینی ئەگەر جاران ینی مافیایی کەسی ئەمەی کردوێ مافیایی دەرەوەی حزب کردبێتی ئێستا مافیا بۆ مۆزوعیش لەناو حزابە هەیە یانی چۆن مافیای نەوتیان هەیە و مافیای قاچاقچێتی سەر سنوور و مافیای دەرمان و مافیای قاچاقچێتی جگەرە و قاچاقچێتی هەزارەها کاڵای تریان هەیە مافیایەکیشیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەم مافیای ئیشی ئەوەیە لەم بەرپرس باتەوە و بەرپرس بەرز کاتەوە ینی ڕاستەکی کاریگەریان هەیە لەسەرەوەی تۆڕە کۆمەڵایەتەکانیان و ڕێی عامیان لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان بڵێن داگیر کردووە و چیان پێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان تقریبا نەتوانن دروستیکەنەوە ڕێی عامی کە ئەیانەوێت ئەوە زۆر زۆر ڕاستە بەڵام ئێمە پێویستمان بە جوڵانی مجتەمەعی مەدەنیە بۆ مۆزوعە پێویستمان بە خەڵکی ئەوەی کە بە شێوەیەکی شەریفانە لەناو ئەحزابە حزبایەتی خۆیەکە ینی بە یەکێتی و پارتی بڵێن بڵێمە ئەمەکەی ئەخلاقە ینی سیاست بۆوە کراوە ینی سیاست بۆوە کراوە کە تۆ ئیشت ئەمە بێ ینی بە دوای ئارەزوو بە دوای نازانم مەشاکلی ئەم کەسایەتی و کەسایەتیا بگەڕێ ئەبێ قسە لەسەر مۆزوع بکرێەوە بێ قسە لەسەرەوەش بکەین کە سەر لە نوێ قسە لەسەرەوە بکەین کە ئەم دەستگای مخابەراتیانەی کە لە ناو ئەحزابە هەیە و هێشتا نەبووە بە نیشتیمانی بە پارەی حکوومەت و لە میزانی گشتی پارەیان بۆ
ئەڕێژێردێ تاکو خەریکی ئەم بنەم حەزی لە کێ کردووە و ئەم پەیوەندی لەگەڵ کێ هەیە و ئەم سەرکردەی حزبەکەیان چی ئەکات و شەوان لێکەوە بێت و ئەم سەرکردەی حزبیان ئەچێ بۆ فڵان وڵات چی ئەکا و چی ناکا و بە دوایەوەن ئەبێ ئیشی حەبچ بێنەوە سەر ئیشی حەقیقی خۆیان ئیشی حەقیقی خۆیان کە مۆزوعی کۆکردنەوەی زانیاریە لەسەر مۆزوع ئەجانب بە تایبەتیمانە مخابراتن باشە یەک دنیا مخابراتی وڵاتان ڕژاوەتە ئەم وڵاتە تۆ هەبینی بڵێ کەسێکی ئەجنەبی گیراوە یان شتێک زۆر کەمە مەگەر ئەوانەی کە پەیوەندیدار بوون بە داعش و لە کاتی شەڕ و ئەمانەیە هینیان کردبن ئەمما لەناو شارەکانە تۆ سەیریکە لەناو شارەکانمانە ئەم مخابراتانە کە ناوی خۆیان ناوە مخابرات نەیانتوانیەوە بە هیچ شێوەیە باندێکی مخابراتی دەرەوە کە هیچ بۆ جاسووسیکردن لەسەر ئەم هیناکە ئەم وڵاتەوە ئەم نیشتیمانەمانەکە بدۆزنەوە و بێن بە مەحکەمەوە ئەمانە هەر بە خۆمان فێرنانی هەر بە هاوڵاتی ئاسایی و هەر بە لە ناو خۆیانە ینی ئەم بشکێنەوە بشکێن و ئەو ڤیددیۆی هەیە و ئەم هاکراوە ئەستا لە ناو حزبەکانە یان هەندێک حزبە یعنی بیانەوەی کێ بشکێنن هەر بەم شێوە باسی ئەوکەن ڤیددیۆ هەیە زۆرمان بیست و ینی خۆتە زانی فڵان کەس ڤیددیۆ هەیە ڤیددیۆی هەیە ینی قەزایی ئەخلاقی لەسەرە و نازام چی و چی و چی تا خەڵک سەڵ بکاتەوەلی وە تاکو بڵێن لە ناو مؤتەمەر و لە ناو کۆنفرانسی ئەوە حزابە بە هیچ شێوەیەک دەنگ نەهێنێت و بشکێت و وا سومعی سیاسی و سومعی حزبی بشکێنرێ لە ناو حزبەکان ئەمە زۆر هەنێ حزب بە تایبەتی یەکێتی و پارتی ئەمە بڵاو یعنی بەڕاستی ئەمە ئەخلاقی سیاسی نییە یعنی ئەبێ قسەی لەسەرکەین وابێ نەشترسین قسەی لەسەرکەین نا هەر ئێمە لە دەرەوەی ئەو حزابانە بەڵکو لە ناو حزبەکانە من دڵنیام خەڵکێکی زۆر هەیە دوێنێ پەیوەندیان پێوە کردوون لە ناو یەکێتی و لە ناو پارتیە دەستخۆشیم لێەکەن تم بۆ دەستخۆشیم لێەکەی تۆ بڕۆ ئەندامی خۆت کۆکەرەوە بڵێمە شتێکی ناشرینەوە بڕۆ لە فەیسبوک قسەی لەسەرکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەی لەسەرکەن ئێعلامتان هەیە قسەی لەسەرکەن دوو بابەت بنووسن لەسەری دوو ڕاپۆرت و دوو چیرۆکی لەسەرکەن کەمە چەند شتێکی ناشرینە ڕاستە ئەم شتە تاریخیان هەبووە یعنی تاریخیان هەبووە بەڵام مجتەماعی بۆ مجتەماعێکی تر زۆر فەرقەکە داهێن ناو مجتەماعی کوردستانیە تۆ یعنی کەسێکت لە ناو عیلەیەک لە پڕ شتێکی ئای تیا بڵاو بێت ناکرێت لە یەک چرکەیە مناڵەکان لە ناو ماڵەکانیشە هەمووی ڤیددیۆی کامرانبین وەرحاسن جا بزانە ئەخلاقی سیاسی و ئەخلاقی ململانی سیاسی لە ناوێکێتی و پارتیە و بە تایبەتی نابڵین لە ناوێکێتی و پارتی بە شێوەیەکی گشتی بەڵکو خەڵکێک لە ناوێکێتی و پارتی کە بەم شکڵە سڕاع و ململانێ بەڕێوە بن گەشتوتە چ ئاستی یعنی بڵاوکردنەوەی ڤیددیۆ نەش سارێتەوەی کێلۆ کەسانی ڤیددیۆکەی بڵاوکرایەوە قسە باز لەسەرەوەی کوڕەکەی هەوڵی ئینتیحاریە وە لە خەستەخانە کەوتبوو 4-5 ڕۆژ و تامە عیدیان پڕکردەوە نازانم حەبی خواردووە چی خواردوو پێیانوتم ئەمە تەنها لە کایە سیاسەکەی یان لە بازرگانیەکەشە هەیە بۆ ملکەچکردنی ئەوەی کە کابرا پارەیەکی لێوەربگیرێ تاکید بۆ ئەوەیش هەیە ئەوەش مافیایەکی ترە مافیایەکی ترە ینی تۆ یعنی ئەم مۆزوعە تەماشاکە باسی مەلهاکەی مەلها ئاخر خواتان بێ ئەڵێ فڵان سەرین کادری کێتیان باتی لە پشتە ئەخ مەلها ئەخرەمە ئەخلاقە ئەم مجتەمع نابێ قسەی لەسەرکە باشە ئیتر وەرت باسی جگەراکەی باسی دەرمانەکەی هەرێکی یعنی دەموچاوی ناسراوە ینی ئەمە کەیسی دەرمانی لە ئەمە کەیسی فڵانی لە ئەو کەیسی مەلهای لە ئەمە کەیسی قومارخانەکانی لە ئەمە کەیسی هەر هەمویان کۆنتترۆل کردویانی بە شکڵێک کۆنتترۆلیان کردووە کە شەرم ناکەن خەڵک پیان بڵێ ئەمانە مەلهاکانی سلێمانیان مەلهاکانی هەولێر لەژێر کێفی فڵان کادری حزبیایە باشە مۆزوعی قومارخانەکان باشە فڵان کوڕی بەرپرس و فڵان کوڕی بەرپرس بەڕێوە یەبەن و هەیەیانەوە خەڵک ناتوانین کە ئەجا بڕۆ ورد بەرەوە بزانە ئەم وڵاتیان چۆن داگیر کردووە ینی ئەم حرەکەی اقتصادی و حرەکەی توجاری و تێگەی وەزعی
هاتونا تيتر لآخر كيف هنا آخر مطافة ولا آخر مرحلة تشتكنا منه اشتكنا ما هو ياخذ باب وابلين اشتكنا ما هو تجارتي بيونكن واشتكنا ما شلون تجارت بحزبياتي وكن شلون تجارت بسياسته وكن سياسة ك إما فيري بوينو كخيندو مانو كحزبياتي وكسياسة مانكو دولة بيش رابرين ولا دوي رابرين قد أمن أبوه كيستأكلين کەواتە دەست بۆ کام وێزگە برێ وێزگەیە کە خەڵکە تەنها سەتفا ڤیددیوەک دێتە بەرچاوی و فلانە کەس لە بەرچاوی دەشکێ یا وێزگەیەک دەستگا مخابراتی و ناوەڕۆکی شخص و حزبەکان بن یاخود دەستبەرینەوە بگەڕینەوە بۆ پەرلەمان و بۆ یاسا ئەبێت هەمووی قسەی لەسەرکە یعنی ئەبێ پەرلەمان بەڵێ قسەی هەبێ لەسەر مۆزوعە و ئەبێ مؤسساتی تەنفیزی ئێمەش قسەی هەبێ لەسەر مۆزوعە بۆ حکومەت و وەزارەتی ناخۆم شتێ بەلا مهم نییە بە تێناگەم ڤیددیۆی کەسێک وڵاو بێت یان بڵاو نابێت بۆ بەلایەوە مهم نیە ینی ئەمە عیلاقی باشتی کۆمەڵایەتی بەلایەوە گرنگ بێت چی بکە ئەبێ بەلایەوە گرنگ بێ نازانم ئەبێ هەنێ ئیجرات هەیە بکرێ ینی هەنێ ئیجرات هەیە بکرێ لەسەر ئەم مەوزوعانە ئەبێ قسە بکرێ ئەبێ مجتەماع قسەی هەبێ ئەبێ حکومەت و پەرلەمان قسەیان هەبێ وابێ هێزی زیندوو قسەی لەسەر بەسکاک ڕەحمان ببوورە مجتەماع لە کاتێکا خۆی ئاستی هۆشیاری ئەوەندە کەم بێت کە ئەم پەیجانە ئەبینێ خۆیان لایکیانەکە ئاکتیڤیانەکە لەبری ئەوەی کە بلۆکیان بکەن ئاستی هۆشیاریان ئەمە کەمە بێ وا بکرێت کە ینی چۆن بکرێت کە ئاستی هۆشیاری ئەوانەی کە ئینتەرنێت بەکارێنن تاک بەگشتی ئەمان پەیوەندیدارە بە مجتەماعی مەدەنیەوە لە ڕاستی و حزبەکانیشانی حزبەکانیشە بێ کادری خۆیان بکەن ئێستا لە هێنی شەهەد لەم ماوەیە شەڕی بینی کۆمەڵی ئیسلامی دەندا پێیچە کۆمەڵەتێکان خۆ ڕەنگە سەرکردەکانە مشکلیان نەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕاوڵی پێکەنین پێ ئەمە چێم بقام شەڕە جوێنە ئەمەش دووبار هەر بۆ کەمی ینی زۆر زۆر ناشرینە ئاستەکە زۆر زۆر نزمە بێتەوە ینی مەسەن شکر بین قینا بە شەڕەیەکی کردووە تو علاقە چێمە وەزعالیەوە وەنیە ناقەشی خۆی کە جوابی خۆی بەرەوە یاخود کاکین ڕێخەری گشتی بچوتنەوەی گۆڕان قسەیەکەکە بەم شکڵە بەم نەوە یعنی تۆسە هینە ناخۆش بۆ ناخۆش ینی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەی کە بێ زانیاری مامداتێەوە بێ ئاگامان لە پەیوەندی یەکتری بێ و پەیوەندی یەکتری تیا بە قووەتکەین و ئەمانە بۆ بە شتێ بۆ تەشیر و بۆ ناوزڕاندن و بۆ یەکتر ناشرین کرد و یەکتر شکاندن و ئەمانە زۆر زۆر عینە مەسئولیتەکەوێتە سەر ئێمەش ینی هەرچەند ئێمە تواناکانمان ئەوە نەیە ینی ئێمە ئەو توانای کامانەیە جوڵانومانە بۆ ڕیسواکردنی ئەم دیاردەیەوە نەمێنێت و مۆزوعی یەکتر شکاندن مۆزوعی ناوزڕاندن مۆزوعی تەشیرکردن بە یەکتری و ئەمانە بەڕاستی ئەم مجتەماعی هەلارە کردووە ینی ناتوانی قسێ بکەی لەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە هەزاران شێوە هین دەکەن ڕۆچەی حملە لەسەر سنتەری میتۆشە بوو یعنی سنتەری میتۆ چی کردو وەڵای نەزم زۆر باش چۆن دەتانەوێ دەست بخەنە سەر برین کە وەک خۆت ئاماژەت پێکرد لەنەوە خەڵکێکی تایبەتی یەکێت و پارتین ئەم هەڵمەتێکی دوێنێ ڕاتانگەیان بۆ ڕاستە خۆ ناچن لەگەڵ ئەمانەیە دانیشن لەگەڵ بەرپرسی دەستگا هەواڵگریەکانیانە دانیشن خۆی کێ دەستی پیانەکەیانی یەکەم حزبەکانی لەناو حزبەکانی خۆیان لە خەڵک دەستیانی پێناگەیانی بگا پیان و قسەیان لەگەڵ کات و ئەمانە بەڕاستەوە خۆ حەقە ئەوانەی لە دەرەوەی ئەم حزبە ئەو حزبانن زەختکەن بە تیجای ئەوەی بچن وەفت دروستکەن و مزەکەرە بنووسن بۆیان و نەیان توانین ببینن مزەکەریان بۆ بەرزکەنەوە لەسەر ئەم دیاردەیە و ئێوە متهمن یعنی مەشبوهی ڕقەمیەک زانیاری و پاراستنە بمۆزوعە مەشبوهن یعنی لە مۆزوعە ئەگەر ڤیددیۆی پارتیەک بڵاوکراوەتەوە یەکێتی زانیاری یەکێتی مەشبووە لە مۆزوعە ڕاستە ڕەنگە مخابراتی دەوڵەتانیش دەستی لەم جوڵاندنی ئەم کەیسانە هەبێ و بیرمان نەچیانی وی بینی یەکێتی و پارتی تێک بە ئەمەش هەیە ئەو جان بەدانێ هەر سێری ئەمە مەکە بەڵام کە تۆ لە ناو خۆتە کین بووی یعنی ناکۆک بوویت و کێشەت هەبوو ئیتر دراسەکانیش بیرەکەنەوە چۆن دەستی تێوەردەن وایە بەو شکڵەیە دەستی تێوەرەدەن کە
بزت هێنا بۆ کۆی کە پێڵێن بەنزی خوێن بکەن بەسەر ئاگراوەمانە لەبەرەوە نابێ ناکۆکەکانمان بگاتە ئەوەی کە خەڵک بیرکاتەوە لە دەرەوە بیرکاتەوە چۆن زیاتر توندی کاتوەمانە خۆیان ئەبێ بیرکەنەوە ئەبێ بیر لەوە بکەنەوە کە ئەم مەوزوعە پێویستی بەوەیە کە دانیشن بە عەقڵانە بیری دەکەنەوە لە جیاتیەوە یەکتر بشکێن و ڤیدیۆ یەکتری بڵاوکەن و یەکتری ڕیسواکەن دانیشن مشکلەکانتان هەڵکەن ئەمەش دوای هین بوو ئەم مشکلی ئەوە دەزانی یعنی دوای ئەوەی کە باسیەوە کرات هاوسەرۆکیەکێتی و سەرۆکی پارتیەک ببینێ خەڵک دڵی خۆش بوو تۆڵایی تر تۆزێ کێشەکان نەرمە بنوان لە پڕ دوو قومەلێن زۆر باش کاک ڕەحمەت ئێوە دەتانەوێت ئەو هەڵمەتی ئەو کەمپینی ڕاتانگەیاندووە فراوانتری ناکەن خەڵکانێکی دیکەی تێ ناکەن دەنمونە دەرەوەیەکێتی و پارتی کاتێکە یا خەڵکانێکی تایبەت و خۆت ئاماژەت پێکرێت لە ناوەکێتی و پارتیژە کەسی باش و باخلاق و بە وجدانیان تێدایە ئایا ئەوانە شتێکەڵ بەو کەمپینە ناکەن کە واجی هەبن لە کەمپینەکەیان دەرکەون وای خۆی ئەزانیی هەموو شتێ پارەی تێکە و تۆزێ هینە ئیشکردن تایە زەحمەتە ئێستا یەکێتی و پارتی خەڵکێکی زۆریان بە پارە کڕیوە لەناو ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیشیان پێگەن ئیتر لە $300 لە 300 دینارەوە تایەتی لە 200 دینارەوە تایەتی هەتاکو 3 ملیۆن وانە کەیان نەنێ بۆی ئەم پەیج و ئەم هینانیان پێ بەڕێوە بەرنوانە شتینی بوون بە توێژێوانش فێری توجارەت بوون ها ئەوەی کە تۆ باسر کرد بەشێکیان ئبتیزازی بەرامبەرەکەیەکە تا پارەی نەتانویستۆ لە وەزارەتی ناخوا نەجاشت بڵاوکاتەوە لە گەنجێکیان دەستگیر کرد دای پارەی لە کچێک کردووە و تێتی نازام چیە ڕاستەکەت بڵاوکەم پشتی نەبووە ئەوە پشتی نەبووە فەقیرە ئەگە پشتیە بووە کاک فڵان و کاک فڵانەکەیت نەیەتوانی هینکە ناگیرە پۆلیس سەڵیە کردەوە لێی ناجوێ سەری بەڵام هەرە بێ بەردەوام بینیان هیچ هەرێکمان نییە ئەبێ فشارمان بەردەوام بێەوە خەڵکی ئەوانەی کە بەڕاستەقینە حزبایەتیەکەن لە ناوێکێتی و پارتی لەسەر مۆزوع قسەکە ڕاستیەکێتی و پارتی مەسئول نەپشتە یعنی مناوە بەڕاستی پێم وتم پێوە خۆتانن و زانیاری و پاراستنەکەی خۆتانە و وێرن قسەیان لەگەڵکەن قسەیان لەگەڵکەن کە ینی ئاستی هین ئاستی ململانەوەی سیاسیەوە نزم نەکەنەوە ینی خەڵک گاڵتەیان پێکە دەستگای زانیاری و دەستگای پاراستن کە سەردەمانی سومعی هەبووە سومعەیەکی زۆر گەورەی هەبووە وەستە خەڵکی ڕەنگە بڵێ ئەو پاراستن و زانیاریە منە پارێزێت و نازانم قسانە باسی و جانبەی ناکەین ینی باسی سومعەکەیەکەین سومعە یعنی ئەم دەستگایانە نابێت سومعی خۆیان نزمکەنەوە ئەبێت سومعیان بمێنێ تا خەڵک ڕێزیان لێ بگرێت لیان بترسێ لیان سڵیان لێ بکاتەوە ینی دوژمن مەبەستم سڵیان لێ بکاتەوە دەرەوە سڵیان لێ بکاتەوە ئەوانە بەڵام تۆ سێرت کرد دەستگایەکی مخابراتی خەریکی ڤیدیۆی فڵان کادر و فڵان کادروانە ئەڵێ ئەمە بەڕەڵایان کردووە وڵاتیان بەڕەڵا کردووە خەریکی شتی تر هەزار شتی تیاکرێ دەرمانی تیادێ کوڕە مخەدەراتی تایە کوڕە توجارەتی ئینسانی تیادێ هەموو شتنەوە توجارەتێکی تیاکەن لەبەرەوەی دەستگاکانیان مەشغوڵی شتی ترن زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک ڕەحمەت لەبەرەوەی دەرخستمان نەماوە ئەم زۆرم پێخۆشە باڵانسی جەندەری پارێزراوە لێرە سپاس بووەوە ئازیز و خۆشەویستن بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شازە بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ